دیارەوەی لە ئێران ڕۆدا لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆدا و پرسێکی ئازادیە پرسێکی مافی گشتیە پەیوەندی بە هەموو ئینسانێکەوە هەیە وەکو مرۆڤ بەڵام دوو جار پەیوەندی بە کوردەوەی هەمووکو مرۆڤ هەمووکو نەتەوە بۆیە لەسەر هەموو تاکێک پێویستە کە پشگیری هەر ئینسانیە بکات لە هەرکە مافەکانی مافی خورابوو مافی پێشکەل کرابوو ئازادیەکانی زەوت کرابوو ئەرکی ئینسانێتەکە ئەوەی کە پێی دەکرێت لە پشگیریکردن لە هەڵوێزەر بڕین لە گردبوونەوە ئەنجامی بدات لەبرو سەردەمەکە سەردەمی جیاوازە ئەمڕۆ سەردەمی تەکنەلۆژیا و سەردەمی مافی گەلانە هیچ شتێک بە زۆر و بە خۆسەپاندن و بە زوڵم و زۆر هەتا سەر ئەنجام نادرێت هەر کار و کردەوەیە کە بە زۆر چەسپاندن بەسەر ئینسانە بێگومان ئینسان قبوڵی ناکە بۆیە ئەبێ ئینسانەکان دەرفەتیان هەبێ گوزارت لە ماف و لە بوون و لە ئازیەتەکانی خۆیان بکەن بەداخەوە خەڵکی باشووری کوردستان تووشی ناویمەدیەکی خراپ بووە ئەوی بەهۆی ئەو ئیدارەدانەی کە لە ماوەی پێشودا لە ماوەی چەند ساڵی پێشودا لەم هەرێمەدا ئەنجام دراوە خەڵک تووشی جۆرێک لە داڕوخان و لە هەرێسێنان بووە بڕای بە هەندێک چت نەماوە ئەمەش بۆ خۆی حاڵەتی خراپە دیاردەیەکی نەگونجاوە لەبەرەوەی هەر کۆمەلگایەک هەر میلەتێک کە تووشی ئەو دیاردەیە بوو بێگومان ئایندەیەکی خراپیە بێ ئایندەیەکی نادیاری ئەبێ بۆیە گرنگە ئێمە خەڵک وشیار بکەینەوە خەڵک بێتە هۆش خۆی خەڵک بزانێ ئەرک و مافەکانی چییە و داکۆکی لە خۆی و لە مافەکانی خۆی بکات هەڵبەتە بێدەنگی بەرامبەر شەیدکردنی ژینە ئەمین و ئەو جوڵانەوەی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئەو تاوانانەی کە بەرامبەر گەلەکەمانەکرێ بەڕاستی کارێکی ئەجگار پڕ نیگەرانیە و ڕەنگە ئینسان تاوسە ئاستش بچێ مای عیب و شەرمێکی گەورەیە بۆ هەر تاکێک بۆ ئینسانێک پرسی ژینا پرسی ئینسانە تەنها پرسی ژنێک نییە پرسی لەچک نییە پرسی تاوانێکە بەرامبەری کراوە خانمێک گەنجێکی تەمەن 22 ساڵ شێوازی پۆشینەکەی هەرچی بێت هەیە نەرچی نەبێت ئەمە بابەتێکە ناچێتە چوارچەوەی ئاینەوە نەیچێکە لە قورئانە هاتووەڵێ هەر کەسێک بچێت کەعبە بڕوخێنێ بەس کەسێک نەکوژێت بەڕاستی هەستەکەم بنیادێک داینەمۆیەک لە ناو کۆمەلگای ئێمە ئیشەکات ئەوێ لە ڕێگەی ئاینەوە ئاین خۆینا لە ڕێگەی ئاینەوە خەڵک بەلا ڕێدا بە خۆڵ کاتە چاوی خەڵکی بێدەنگبوون لەم پرسە بێدەنگبوونە بەرامبەر پرسێکی ئینسانی بێدەنگبوونە بەرامبەر بە تاوانێک کە پێویستە هەمومان لێ بێنە دەنگ میلەتی ئێمە کۆمەلگای ئێمە هەرێمی کوردستان کارتی زۆر لە چنگایە بەرامبەر کۆماری ئیسلامی ئێران چه بەرامبەر تورکیا بەکاری بێنێ ئێمە بووینەتە بازاڕێک بۆ ساقکردنەوەی کەلوپەلەکانیان لانیکەمە لەم ڕێگایەوە ئەتوانین حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا حکوومەتێکی دانپێدانراوی دەستوریە توانێت لە ڕێگەی بەغاوە لە ڕێگەی پەیوەندە نێودەوڵەتەکانیەوە بە جۆرەها ئامراز فشار بکات بەڵام بەداخەوە لەبەرەوەی بەشێکی زۆری هێزە سیاسەکانی ناو ئەم حکوومەتە وابەستەی ئەم وڵات و ئەو وڵاتن ناتوانن مووقف دەربڕن بۆیە زوو یا درەنگ خۆری کورد هەر هەڵدێت و خەبات بەردەوامە جا خەباتیش بە قۆناغا تێپەڕێت جاری وایە ڕووی لە هەورازە جاری واشەیە ڕووی لە نشیەوە و بەڵام گرنگ بەردەوام بوونێتی ئەم خەباتە